سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی فستیواڵی هەنار لە گوندی سلێن، گواستنەوەی سێ بەندکراوی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکەکەسی زیندانی نەغەدا، سووتاندنی بانقەسی دارستانەکانی ناوچەی بازان لە جوانڕۆ، ئازادی سەید غالب حسەینی چالاکی کرێکاری خەڵکی سنە لە زیندان، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شارەزاری زاهیدان، ناڕزایەتی خاوەن کورەخانەکانی بەرهەمهێنانی خەڵوز لە بەندەر عەباس، گیانەدەستن و برینزانبوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران، لە سێزارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی ئەحواز و کەراچ و بانکشتی عەباس پەهلەوانی بۆ دادسەرای سەبزەوار. درێژە هەواڵەکان. بەڕێوەچوونی فستیواڵی هەنار لە گوندی سلێن. لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی ناوچەی ژاوەڕۆی سنە بە کۆبوونەوە لە گوندی سلێن فستیواڵێکیان بۆ ڕێزگرتن لە گرنگی سروشت و جوانەکانی بە جلوبەرگی کوردیەوە بەڕێوەبرد. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەزاران شارۆمەندی کوردستانی هەر ساڵە لە گوندی سلێن فستیواڵی هەنار بەڕێوەبن و ژنان ڕۆڵی سەرەکی لەو فستیواڵە ئەگیرن و بە لەبەرکردنی جلوبەرگی ڕەنگاوڕەنگ و تووردانی حەجابی زۆرەم لێ ڕەش بەڵەک ئەگرن و هەڵەپەڕن. هاتنی گەشتیارێکی زۆر لە شارەکانی دیکە ئێرانەوە بۆ ناوچەی ژاوەڕۆ کولتوری جوان و پڕ لە ئازادی گەلی کورد نیشانەدات و ساڵ بە ساڵ ڕێژێ بەشداربووانی ئەو فستیواڵە زیاتر ئەبێت. چالاکی تەبلیغی بۆ بەرزڕاگرتنی یادی ساڕۆژی گیانبەختکردنی دکتۆر جەعفەر شەفیعی لە کانی دینار. بەپێی هەواڵی گەیشتوو و کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران ڕۆژی پێنجشەممە 10 خەزەڵوەر بە بۆنەی ساڕۆژی گیانبەختکردنی دکتۆر جەعفەر شەفیعی چالاکی تەبلیغیان ئەنجامدا. دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حزب بە دیوار نووسین و بڵاوکردنەوەی تراکت یادی ساڕۆژی گیانبەختکردنی ڕێبەری مۆبارز و کۆمۆنیست دکتۆر جەعفەر شەفیعیان بەرزڕاگرت و بە وتنەوەی نووسینی دروشمی بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی شۆڕەشی ژنجیان ئازادی، یادی شەهیدانی شۆڕەشی ژینا بەرز و بەڕێز بێت و وێڕێ ڕێزگەرسن لە یادی ئازیزی دکتۆر جەعفەر شەفیعی ڕێزیان لە یادی هەموو ئەو کەسانە گرت کە لە ڕێگای ئازادی و بەرابەریدا گیانیان بەخت کردووە. گواستنەوەی سێ بەندکراوی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکەکەسی زیندانی نەغەدا. ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەر سێ بەندکراوی مەحکوم بە ئیعدام بەمبەستی جێبەجێکردنی سزاکەیان ڕەوانەی بەندی تاکەکەسی زیندانی نەغەدا کراون. ناسناوی یەکێک لە بەندکراوان بریتیە لە واحد بێنامی تەمەن 47 ساڵ و خەڵکی پیرانشار کە چەند ساڵ لەوەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو. سووتاندنی بانقەسی دارستانەکانی ناوچەی بازان لە جوانڕۆ. ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەر کەسانی هەلپەرست ئاگریان لە دارستانەکانی گوندی زلانی سەر بە ناوچەی بازانی جوانڕۆ بەردا و ئەو ئاگرە تا بەیانی پێنجشەممە کۆنترۆڵ نەکرا. بە وتەی چالاکانی ژینگەی جوانڕۆ، کۆمەڵێک کەسی قازانجپەرست بە مەبەستی پەرەپێدانی زەوی کەشاوەرزی دارستانەکان ئەسووتێن و ئەو بابەتە لە پێشچاوی بەرپرسانی دەوڵەتی ئەنجام دەدرێت و هیچ هەنگاوێک بۆ پاراستنی سروشت هەڵناگرن. ئازادی سەید غالب حسەینی چالاکی کرێکاری خەڵکی سنە لە زیندان. سەید غالب حسەینی چالاکی کرێکاری خەڵکی سنە ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر بە دانانی وەسێقە و چاکاتی دادگاییکردنی لە زیندان ئازاد کرا. سەید غالب حسەینی 22 ڕۆژ لەوەبەر لە شوێنی کارەکەی لەلایەن هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. شاینی باسەکە لە ڕۆژانی ڕابردووشدا ژمارەیەک چالاکی کرێکاری بەناوەکانی جەلیل محەممەدی، لوتفۆڵڵا ئەحمەدی، ئارمین شەریفە،
تەیب شەتانی، زاهد مرادیانی، ئارمان نوریزاد، دلێر نەسرۆڵاهی، ڕەفیق کەریمی، حامد مەحمودی نژاد، یوسف گرامیپور، جەماڵ ئەسەدی، پەیام فەتحی، گۆڵناز قەدیمخانی و ڕەزا شەریفە لەلایەن ئێدارەی سڵاتەوە بە بیانووی بەشداری لە مەراسمی پرسە و سەرخۆشی مزەفەر ساڵحنیە بانکێشکرا بوو. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شارەزاری زاهیدان. کرێکارانی شاغڵ لە شارەزاری زاهیدان ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەر بۆ جارێکی دیکە دژ بە جۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی شارەزاری زاهیدان ماوەی 6 مانگە حەقدەستیان بە تەواوەتی وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی معیشەتیدا دەژین. بە وتەی کرێکاران چەند جار لە بەردەم شارەداری، فەرمانداری و ئوستانداری کۆبوونەتەوە، بەڵام هیچ یەک لە بەرپرسان نێوشارە سەرنجیان بە داواکاری کرێکاران نەداوە. کرێکاران هەروەها ڕایانگەیاند بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمەین اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. ناڕزایەتی خاوەن کوورەخانەکانی بەرهەمهێنانی خەڵوز لە بەندەر عەباس. خاوەن کوورەخانەکانی بەرهەمهێنانی خەڵوز و کرێکارانی شاغڵ لەو کارگەیانە ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەر لە ئازبڕینی پشکی سوتەمەنی ناڕزایەتیان دەربڕی. بە پێ زانیاریەکان ناڕازیان بە بەدەستەوە گرتنی پلاکارد لە بەردەم دادگستەری هۆرمۆزگاندا کۆبوونەتەوە و خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی کارگەکانیان بوون. ناڕازیان ڕایانگەیاند دەوڵەت لە جیاتی ڕەخساندنی هەلیکار بە بڕینی پشکی سوتەمەنی کارگە سەنعەتیەکان دەیان کرێکار بێکار دەکات. بیانووی دەوڵەت ڕێگری لە قاچاقی سوتەمەنیە لە حاڵێکدا سوپای پاسداران و بەرپرسانی ڕژیم خۆیان گەورەترین مافیای ڕۆژهەڵاتی نێوەڕاستن. گیانەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار 5 کرێکار لە چەند شاری ئێران تووشی ڕووزاوی کار بوون و لە ئەنجامی ئەو ڕووداوانەدا 4 کرێکار گیانیان لەدەستا و کرێکارێک بریندار بوو. بەپێ راپۆرتەکان کرێکارێکی کەندەدی کارێز لە شاری زاهیدان و کرێکارێکی بیناسازی خەڵکی ئەو شارە بەهۆی ڕۆچوونی زەوی و بەربوونەوە لە بەرزایی گیانیان لەدەستاوە. لە شاری یاسووش کرێکارێک بەهۆی جاکۆکیکردن لەسەر مافەکانی لەلایەن مەئمورانی شارەداریەوە لێدراوە و بە سەختی بریندار بووە. لە شاری ماساڵ کرێکارێکی ئارماتۆربەند بەهۆی بەڕگرتووی گیانی لەدەستاوە و لە مەعدەنی خواف کرێکارێک بەهۆی گیر خواردن لە نێوان چەرخی کامیۆندا گیانی لەدەستاوە. لە سێدارەزانی 3 بەندکراو لە زیندانەکانی یاهواز و کەرەج. بەیانی چوارشەممە 9 خەزەڵوەر حکومی عەزامی 3 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی سپیدار یاهواز و ناوەندی کەرەج جێبەجێکرا. بە پێ راپۆرتەکان بەندکراوێک بە ناوی سەردار سەفەرپور بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی سپیداری یاهواز لە سێدارەدراوە. لەلایەکی دیکەوە 2 بەندکراو بە ناوەکانی ئەکبەر خۆڕامتاج و ئەکبەر نەدایی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی کەرەج ئەعدام کراون. بانکێشتی عەباس پەهلەوانی بۆ دادسەرای سەبزەوار. ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەری 1403 عەباس پەهلەوانی چالاکی مەدەنی خەڵکی سەبزەوار لەلایەن لەقیەکی دادسەرای گشتی و ئینقلابیە و شارە بانکێشکرا. بە پێ ڕاگەیاندنی دادگا عەباس پەهلەوانی ئەبێ لە 5 ڕۆژی داهاتوودا سەبارەت بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام خۆی بۆ ناوەندە قەزای بناسێنێت و وەڵامی پرسیارەکانی دادستانی بداتەوە. ناوبراو پێشتریش چەند جار لەلایەن ناونجە ئەمنیەکانەوە لێپرسینەوەی لێکراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئۆتریش. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەری 1403 هاوکات لەگەڵ مانگرتنی بەندکراوان دژ بە سزای ئەعدام
کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی ئۆتریش لە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکاندا کۆبوونەوە. بەشداربوونیەوە چالاکیە سێشەممەی هەموو هەفتەیەک هاوکات لەگەڵ کارزاری نابۆی عەجام لە ئێران لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی و دەفتەری نەتەوە یەکگرتوەکاندا کۆدەبنەوە. خۆپێشاندەران بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و ووسنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. درێژە مانگرتنی کرێکاران لە دوو کۆمپانیای فۆلکسواگن و پۆرشە لە ئەڵمان. ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەر ژمارەیەک لە کرێکارانی دوو کۆمپانیای گەورەی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیل لە ئەڵمان بۆ گەیشتن بە جاخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. لە ڕۆژانی ڕابردوودا بەڕێوەبەرانی دوو شرکەتی فۆلکسواگن و پۆرشە ڕایانگەیاندکە بەشێک لە کارخانەکانیان بۆ دەروەی وڵات ئەگوازنەوە و سەدانی کرێکار بێکارەکەن. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە تووڕایی و نەفرەتی کرێکارانی لێکەوتەوە و یەکیەتی کرێکارانی ئەڵمان بڕیاری بە مانگرتنی گشتیدا. ئێستا ماوەی چەند ڕۆژە کار و چالاکیەکانی ئەو دوو شرکەتە گەورەیە ڕاگیراوە و کرێکاران داوای هەڵوەشانەوەی بڕیاری بەرپرسانی فۆلکسواگن و پۆرشە و چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەستەکانیانەکەن. دووە هەواڵ قوربانی بوونی دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان و غەزە. لە 24 کاتژمێری ڕابردوودا دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باکووری غەزە و باشووری لۆبنان کوژراون و بریندار بوون و سکرتێری نەتەوە یەکگرتووەکان هێرشەکانی ئیسرائیلی بە کۆمەڵکوژی ناوبرد. بە پێزانیاریەکان 93 کەس تەنیا لە بردمانی مەدرسەیەک لە بیت لاهیا گیانیان لەدەستداوە و دەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها وەزارەتی بەهداشتی لۆبنان ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێردا 82 کەس لە بردمانی باشووری ئەو وڵاتە گیانیان لەدەستداوە و 180 کەسی دیکەش بریندار بوون. شەوی ڕابردووش لە ئاکامی بردمانی بەعەلبەک 11 کەس کوژراون و 15 کەس بریندار بوون. شایانی باسەکە هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە ئەگەری ئاگربەست و ڕێکەوتنی نێوان حەزبۆڵا و ئیسرائیل دەکەن. سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەیاندووە کە حەزبۆڵا ڕەزامەندی نیشاندەوە بۆ ئەوەی 7 کیلومتر لە سنوورەکانی ئیسرائیلەوە دوور بکەوێتەوە و سنوورەکانی لۆبنان و سووریا ڕادەستی ئەرتەشی لۆبنان و هێزی پاسەوانی ئاشتی بکات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.